سڵاوتان لێبێ بەڕێزانم کاتتان باش ڕۆخەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین تا کۆتایی ئەڵقەیەم جارش لەگەڵمان بن. سروشتی کوردستان لە کارەکانی ڕەنگی داوەتەوە. لە بەرد و تەختەدار پەیکەر دروست دەکات. ژیانی تێکەڵ بە چاکردنەوەی کامێرای فۆتۆ کردووە. ئەمڕۆ هاتوونێتە لای پێشمەرگەیەکی هونەرمەند کە لەگەڵ ئەرکی پێشمەرگانەی خۆیدا خەریکی کاری هونەری و کێشانی تابلۆ دەبێت. سابیر ئالکەیی 25 ساڵە خەریکی وێنە کێشانە و تابلۆی زۆر جوانی هونەری هەیە کە ناوەڕۆکی تابلۆکانیشی زۆربەی گزارش لە سروشتی جوانی کوردستان دەکەن. بگم بخیراتی یک سپاس بخیراتی گل باخ خوشحال میکنم جناب تلیارا بس پیش از کوب چنت نو بابت دا من سپرایز یک بو جناب اونگه و هر بو کانال 24 بیم اول کو سپرایز من تلیارا گو بیتم نو من صابر صالح ملا برناسم به صابر آلکی خلکی دبر بارزانم متولد سال 1975 ما توزش نشتجی گنده آلکما دست پیکا کار هنری من وکو حس بواره کلی و دیگرته بو سال 1982 من حس پیک لزاروکینی من شیانو حذاف بواره هنری های اکتایبتی هنری شیوکاری لو وقت ایتر بردوام بین زورش یعنی کم بی لکار خو بردوام دیسان شانازی و کو من ارکی پیشمرگاتی والگرتی همان دم دا کار خو هنریش براتیم لوقت دوامه لوقت حتی کل مالش من ما مصطنع بی برای من که دوست منیش بی ام لحوالینی خو حتی الزاروکینی حتی ابرو ام فکر بین وجا سرادی کو خوش یعنی وقت حالات من کشان تاکید مگود ما مصطنع بی من زیاتر اب ما مصطنع خوداتنا حقیقت لمن کشکتریش بی زور جدا رسمه چه گم من حقیقت مشرم تکر نشا کسی که دیگه نیکول ماستر بیا او بیتن شرم تکر دانشا و دم دا شیء دو هف کتی سری خواهم کرد والله جوانیه اجدا تیورابم بله او تیورابین از یعنی از او ترتیبم هست دامن وی تیورابینی وی او هست دامن با که از بشم جوانتر و باشتر و بردوام بم حتی افرو ایتر یا بیا جیان یا بیا حوال من جیانه بردوام تناخ من دا جوله حیرانیه البر هنده مدویت از زیادتر گرینگیه تابلوی خوب دم به هنری خوب دم وکو پیشمرگه که از بشم هنر خوش پیش بخم کتو پاریزگاریه لگل و والات ارکی پیشمرگه و پیشمرگاتیه همان دم دا ارکی هنرمندش بشتن باشتر و زیادتر خومان دیب کتن و خوب بگهینیتن البروینده ما پیخوشه کو باشداری فستیوالات جهانی بین هنر خوب گین سعاسته که جهانی او پیام او خیال او تشتی کو هنرمند تده های بیتم بیاین تا
ایش و آزارت که هی بگین تا خلق در به جهانه بگم چون که هنر شواکاری هنری که جهانیه و کمترینی چه بابت دیگه حتی بابت سیاسی و هر بابت که دیگر ببینده من زور به خوش حقیقت یعنی پیشگیری که بیتن هندان ها بیتن باوی که از بشم زیادتر خوب گین ما آستکی جهانی و آستکی برستر. ئەوەی کە بینیمان بەشێک بوو لە بەرهەمە هونەریەکانی سابر ئالکەیی کە وەکو پێشمەرگەیەک لە هونەرەکەی خۆی بەردەوام و بە شێوەیەکی خۆڕستکیش فێری و هونەرە بووە وەکو خۆشی باسی دەکات ئەگەر هاوکاری بکرێت حەز و خولیای زۆری هەیە بۆی کە بتوانێت پەرە بە بەرهەمەکانی بدات و ئەگەر هاوکاری بکرێت دەتوانێت لە ئاستێکی باشتر و زیاتردا هونەرەکەی نیشانی دەرەوە بدات. پەیکەرتاشێکی کورد دەزمونێکی بەرچاوی هەیە لە دروستکردنی پەیکەر لە بەرد و تەختە و دار و ئەستاتوانیوێتی بەرهەمەکانی بە شێوازێکی باش پێشکەش بکات و پێشی بخات. سعود سڵتان لە ساڵی 1993ەوە لە ئەڵمانیا نیشتەجێیە و بەرهەمەکانیشی زۆربەی ڕنگدانەوەی بنەماڵە و هەروەها خانەوادەکەیەتی ئەو ئێستا هەستی تاراوگە لە بەرهەمەکانیدا بەدی دەکرێت. ئەو چەندین پێشانگای لە ئەڵمانیا و شارەکانی دیکە کردوتەوە و پێشوازێکی زۆریش لە بەرهەمەکانی دەکرێت. طبعا دەستپێکا کارێ منی هەنەری جزووە بوو ینی بچووکانی بوو بەس وەک دەستپێکا ڕسمی پێ بوو 1970 پشتیزگیام ئەڵمانیا وەک بشتەرگوت 1970 ئەز 3 ساڵە چوون مەعهەدا ئینستیتوتا ڤر قسمێ نەحتێجاردی کارێ من بڕاستی ئەی هونەری مشتک ینی تشتن ئینسانینە تشتێک مثلەن تشتێک بچاوادیتنە تشتێک تێ بیرانینێ منی بچووکانینە دایکا منێ خوشکا منێ برایە منن یعنی تشتێ و شتی کەس تێ بیرە خۆتینم و زوانا وەک دبێژم بیرتینم و ئافرینم. پێشنگە بڕاستی لە ئەلمانیا بگەلێک باژار ینی زم کار ناوی بڕاستی گەلێکن ینی بۆ خۆم بگەر حتا بگێ ئێسن بگێ درێسدن بگێ ماگدیبۆرگ بکارانین گەلکیش دەرە من فرەنسا چێکرد پێشنگەهێک ئەو گەلکی خۆش بوو دۆر 21 ڕۆژە پێشنگە هەملدار کرد و ملەتکی گەلکی باشی داهاتن لێ نەڕۆ. هاوڵاتیەکی گوندی بەورکای ناوچەی سوورچایەتی دێکۆراتی بەردەم ماڵەکەی وەکو وێنەی سروشتی جوانی ناوچەکەی خۆی دروست کردووە. ئەو هاوڵاتیە خوێندەواری نییە بەڵام بیرۆکەی زۆر جوانی لە بواری دێکۆراتی ماڵاندا هەیە. ئەو زۆربەی کارەکانیشی بە کەرەستەی بەرد و دار و هەروەها و کەرەستە بەکارهاتوانەی کە لە سروشتی ناوچەکەیدا دەستەکەوێ دروست دەکات. ئێستاش توانیوێتی بە شێوازە کارەکانی خۆی پێش بخات و کاری دێکۆراتی ناوماڵ بکات و خزمەتێکی باشیش بە خەڵکی ناوچەکە بکات خواستیش لەسەر کارەکانی زۆرە. من سەردار فەقی ئەحمەد لە گوندی بەورکا دانیشتیمە من کە یەکەم جار دەستنەبەوەی شەی کرد کە من یەکەم جار وەستا بووم وەستایە بلوچی بووم وەستایە نەجاڕێ بووم بەڵام دوایە هەستام تەماشام کردێ ئیشەکان زۆر قورس بوون وەلا هەر هەستام
گوتم وەڵا ئیشی دیکۆرەکەم باشترە، ئیشی دیکۆر لۆ من هەن باشتر بوو، بەڵام بەهۆی خوێندەوار نەبوو نەمتوانی هەموو شتێکی ئەوە بکەم. ئێستا کە هەر شتێکی کرده بم هەر لەسەرەوەم کردێ کە لەسەر فکرا خۆم، یعنی بە فکرێ خۆ چوویمە و ئەو شتم دروست کردیە و کە ئێستا خەڵێک پەیوەندی پێواکەتن ئەدەت کاکە شتێکی جوانە و یعنی بژێوی ژیان و ینی ئەو شتانە هەموو لەسەر ئەو شتەی کە دامنا سەرەتاکەش زۆر لە خانی خۆم دەست پێ کرد لەبەرەوەی هەرچی برێن پرۆڤە بیتن ئەوە بیتن هەموو لە خانی خۆ دەست پێ کرد لەبەرەوەی هەر شتێکی بزانم ئەوە بالێ ئەوە باما ئەچوم دەستم پێ کردو لە بلام ئیشەکەم تەواوە کرد و ئەو جار چوومە ناو بوارەکە کە لە بوارەکە سەرکەوتو بووم ئەو جار ڕاستی شتەکەم زۆر ئێستا سەرکەوتووە شتێکی زۆر باشە و ولۆمیش داهاتێکی زۆر باشە و ژیانێکی باش پێ بەمە سەرێ بەخۆ لە گوندمە بەس چییە؟ ئەو شتە لۆمە زەحمەت بوو کە من لە گوندت دەست بە شتەی بکەم و پشت پێ بەستم بەڵام توانیم یعنی خۆ پشتاخۆ پێ بستم و کە بتوانم لێ سەرکەوتوو بووم. لە هەندێشم ئەوە دروست کردیە کە تشتەکە جێکەی لە ناو چیا و ئەو شتانەیە بەڵام تشتەکەم لە شێوازی هەر ئەو چیایی دروست کردەوە کە ئاژەلێکی وی تێدا و کە یعنی برێمە تو ئەو کە خانەکانشم دروست کردێ شتێکی زۆر یعنی کوردەواریە و هەندش خەلکەکە کە تەماشا کەتێ ئەوە بێ پێیان شتێکی جوانە ئەو ڕوسمتەگاگرن و تشتەکەش بە شێوازی هەر خۆی لە ناو ئەوچیانەم دروست کردێ هەلوەندێشم بوو یەکە خەلێک خانەکەم پێ جوان ببی و هەندش گوندەکە جوان ببی و ڕێیەکەش ڕێکی یعنی برێم زۆر باشە کە خەڵک زۆر وێداتێ کە برێن ئەو گوندەش گوندەچی ئەوەیە و کە خەلێک تەماشای بکەتێ و خەڵک زۆر دابەژی ڕسمتەگاگری و خەڵک زۆر دەستخۆشێم لێکەت و هەن مانتیقەکەش یعنی ڕاستی پێیان شتێکی جوانە پێیان سەرکەوتووە گەلێک ئەرێن دەستخۆش یعنی میش زۆر کەیف بەخۆتەوی شتێکی باشە. ئایشا قۆزان خەڵکی شاری ڕەبەتی ڕۆژهەڵاتی کوردستانە و ئەو ئێستا وەستایەکی لە هاتووی تەندوری قڕینە. ئەو خانمە بە تەنیا تەندورەکانی ناوچەی سەردەشت و ڕەبەت دروست دەکات و ئێستا شارەزایەکی باشی لە دروستکردنی تەندورە هەیە و بە تەنیا خۆشی هەموو کارەکانی دروستکردنی تەندورەکان ئەنجام دەدات. ئایشەخان بەرهەمەکانی بۆتە جێگەی سەرنجی خەڵک و خواستێکی زۆر لەسەر تەندورەکانی هەیە و خەڵکی ناوچەکەش لە کارەکانی ڕازین. شۆرەت ماشی قۆزانە ساڵ لە ڕەبەت ئەگەر لە ڕەبەت تێبووم بەختای 6 ماڵ حەوت ماڵ لێ نەبوو نەگەم ماڵم لە ڕەبەتەیە بەڵای شتێشکرد لە سیا و کەرەمی خوددا تەرەقی کردووە الحەمدوللیلایی بۆتە شار لە دایکی خۆمەوە فێر بووم خاتراتی دایکی خۆمە کێرم نەکردوتەوە زۆر سەختیش لەگە بڵم سەخت نییە بەڵای دی بێم نەتا
وڵای چونەوە پیران شاری چونەوە بانێ وڵای چونەوە شاین دەجێ وڵای چونەوە لای سەقزی وڵای چونەوە لە حەدودی عێراقێ ماشەڵڵا لەو شارانە بەختای هەموو لەو منتیقەیدا هەموو تەندوری من و خاتراتی من لێیە هەموو لیان ڕازێنە چی دەی کڕێوم هاتەتەوەکنم دوحای بەخێریان بۆ کردم نانگو تو وەڵی کارەکەت لێ ناڕازیم و پوڵەکەت دیان حەڵاڵ نیان سێ دوحای بەخێریان بۆ کردوم سێک چۆڵم هەن زەحیفە بوون لەبەروان دڵم نەهات هیچ مەولای بکەم بەجیانێن مڵەمیان مەسەل شووی دەکەمەوە یان شتێک هەستام کتم خوداکەی بۆ بخۆم من خاتراتی دایکی خۆشم باڕژ نەکەمەوە هەستام دەستم بەو شغڵی کرد وڵای لە فەقمە بەدمانێکی خۆت منداڵم سەغیر بوون بە خاتری سەغیرباری منداڵەکانم مەجبور بووم ئەی چم کرد بە هەستام مەڵا دەستم پێ کردووە و داوامم پێداوە و ئەگە دامەم پێدا زەحمەتیشم کێشاوە ماشەڵڵا وەڵڵای موسڵمان زۆرم لە کارەکەی ڕازیم هەرچی تەندوری لێ کڕیم لە دوای هاتۆتەوە تەندوری دیکەی لێ کڕمەوە چەند گوشت تەندورەکە مشکلیان نەبووە ئەلحەمدولیلا لە سیا و کەرەمی خودایەوە وڵای جاری زۆری بۆ خۆمم لە شغڵی خۆم ڕازیم لە خودای بەس زیاد بێ منەتە حەڵاڵە ڕەنجشانی خۆمە وڵای بەو خودای ماشەڵڵا خەڵکیش لێ ڕازی خەڵکیش دوعای بەخێرم بۆ دەکات ساڵح محەممەد ناسراو بە وەستا ساڵحی کامێرا ئەگەرچی خاوەن پێداویستی تایبەتە بەڵام لە هەشتاکانی سەدەی ڕابردووەوە سەرقاڵی چاکردنەوەی کامێرای فۆتۆیە ئەو ئێستایەکێک لە وەستا باشەکانی چاکردنی کامێرایە وەکو خۆشی باسی دەکات حەزی کارەکەی و چاکردنەوەی کامێرای فۆتۆی تێکەڵ بەیە کردو و ژیانێکی خۆشی پێبەخشیوە وەستا ساڵح ئێستاش بە دەمگوێگرتن لە گۆرانیەکانی هونەرمەندی خاڵی خۆش بۆ حەسەن زیرەک خەریکی چاکردنی کامێرەکانی دەبێت. بەهۆی ئەوەی کە معیشەتی ماڵەوە نەڕۆی هەلم ناڵیەوە ئەسماوتە ئیش کە مندامیم نەک ڕۆدەهۆیەکە کە ڕێگر بێت لە بەردەم ئیشەک ئەمە هەر بەم ناڵی لە پۆلی چواری ابتیداییەوە هاتوومەتە ناو ئیشەوە یارمەتی ئەوکو ماوە هەرچەند کە مەدامەکەشم سەتان ئەوەتە لە سەرەتای ئەوەتەکانەوە بۆ نەوسێنەوەکە هاتمە ناویشی فۆتۆگرافەوە هەتا ئێستا بەردەوامم و حەزیشەکەم کەسی کە بێتە ناوە ئیشەوە ئەم ئیشەی من فێر بێ لە بەرەوەی هەموو کەسێک ئەوە هینی ڕەحمەتی خوایە هەموو کەسێ لە ئیشەکە ئەوە سێتر بەردەوام ئابێت. بەردەوام بووم لەگەڵ ئیشە ئەلکترۆنێتە بگرە هەر لە ڤیدۆ تەلەڤیزیۆن و رادیۆ و شت ئیشم کردووە هەتا ساڵی 94 ئەو ناوە کە هاتمە بە تەواوەتی هاتمە ناو ئیشی فۆتۆ ئیشەکەم وەکو واری هونەرە لە بەرەوەی لێزانینێکی ئەوێت دووش ڕازیکردنی دڵی خەڵکی هونەری ئەوێت ئەسەراحەت بەعکسەوە نەک کەمەندامی نەبۆتە ڕێگە لە بەردەسمە کەمەندامێکە هانێکی زۆر تریشما کە ئیشەکەکەم ئیشی فۆتۆ هەرچەنە ئیشێکی بۆ من وەکو مێشک زۆر هیلاک مەکە بەس ئەتوانم بڵێم ژیانێکی زۆر خۆشی بە من بەخشیوە خۆشەکەش ئەوەیە
مجموعەیەک برادر و ڕێگەیانارێکی زۆر باشم ئاسی ئالەم وارە. خۆشەویستیم هەر هەمیشە وای کردووە کە ژمارەیەکی زۆر لە کامێرە کان ئەرشیف کەم میتر بە زۆر کۆن زۆر تازەجی تر بە ئەرحەلە پیای هاتووم هەر لە ئۆسەتەکان و کامێرەم لایە ساڵ بە ساڵە تاکو ئێستا کامێرەی زۆر جوانمانە هەمووی خۆشەویستی ئیشەکە و ئەیلێک کردوم هەچەند هەندێک کاتمە گرێت هەرچەند ئینسان خۆشی بەتوان نابێت هیلاکیش بێ بۆ فێربوونی ئەمیشانە هەر پێویستی و بە نەفرێکە بێ کە یارمەتی و بە یعنی کەس لە خۆڕایی ئەو هەموو زانستەی نێناوە لە شوێنێ من زۆر جار کە لە کامێرە نیگاتیڤەکانە کاتی خۆی فلیمی 16 کە خەلەلێکم بۆ دروست بواە زۆر نەمزانایە پرسیار عیب نییە کاک جەزا هەبوو کاک جەزای گۆنامان هەیە ئیسە بەتەمەنە زۆر بەتەمەنە ناتوانێشکە دەگە کاک بوران شەشوی خۆمان ئەوەی دارە سوتاوەکە چەندها جار چوم پرسیارم لێک کردوونی یارمەتیتیان ناوم لامەوەی ڕابردوودا بینەر و بیسەریاڵخەیەکی دیکە بوون لە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەرشاد و بەختەوەربن.